بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا بە خێرهاتنێکی تایبەتی دەستگاکانی ڕاگەیاندن دەکەین تپاسان دەکەین بۆ ئەو ئەرکێکە کێشاوتانە پێشێکی پێش هاتنی جەژنی قوربانی پیرۆزبایی لە مسلمانانی جیهان مسلمانانی کوردستان بە تایبەتی دەکەین. ئێمە ساڵانە وەکو دەستگای خێرخوازی بارزانی گرنگیەکی تایبەتمان داوە بە بۆنە ئاینی و نیشتیمانیەکان و هەوڵمان داوە بە تایبەت لەو ئەرکەی کە هەمانە لەو ڕۆژانەدا هاوڵاتیانی کوردستان ئاوارەکان پەنابەران بە تایبەتیش ئەو خۆشەویستانەی کە پێویست دەکات ئازیزانمان بەسەر بکەینەوە لەو ڕۆژەدا لەگەڵیان دابین لە خزمەتیان دابین هەموو توانایەکی خۆمان بخەینە کار بۆ ئەوەی هەرچی دیکە نەبێت ئەوانیش بتوانن چەند ڕۆژێکی خۆش یان ئەو بۆنە وەکو خەڵکی تر بەو ئیمکانیاتەی کە بە سپاسەوە بە هاوبەشی لەگەڵ وڵاتانی هاریکاری بەخش لەگەڵ ڕێکخراوەکان دەستەبەری هەندێک پێداویستی تایبەتیان بۆ بکەین چ جلوبەرگ بن چ پێداویستەکانی تری خۆراکی بن بۆ ڕۆژانی جێژن. بە سپاسێکی زۆرەوە کەمیشەکە باسمان کردووە دەوڵەتی ئیمارات ڕێکخراوەکانی خێرخوازی لە وڵاتی ئیمارات و بە تایبەتیش جەنابی قۆنسۆڵ لەو بۆنە تایبەتیانە پاڵپشت و هاوبەش بوونە لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی سپاسێکی تایبەتی مانگی سووری ئیماراتی دەکەین کە بە هاوبەشی لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی بە سەرپەرشتی جەنابی قۆنسڵی ئیمارات لەو ماوەیەدا بۆ 22,000 خێزان پێداویستی جلوبەرگی جێژنانە دابەش کراوە لە هەمان کاتدا هەڵمەتێکی تایبەت هەیە بۆ بەسەرکردنەوەی سەرجەم کەمپەکان چه ئەوانەی ئاوارەنە چه ئەوانەی پەنابەرن کە گۆشتی قوربانیان بەسەردا دابەش بکرێت و دیسان بەرنامە هەیە کە لە کەرکووک لە شوێنەکانی تر لە شار و شارۆچکەکانی تری کوردستان بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوەکانی تر دەوڵەتی کوێت ڕێکخراوەکانی تری مانگی سووری عێراقی و جێی خۆشحاڵیە کە دەستگای خێرخوازی بارزانی وەکو سەرچاوەیەکی لێ هاتووە کە ئێمە هەمیشە تەمەنای ئەوەمان خواستووە کە دەستگای خێرخوازی ببێتە ئەو دەرگا دەستگای خێرخوازی بارزانی ببێتە ئەو دەرگای کە ئاسانکاری بکات بۆ خێرومەندانی کوردستان بۆ سەرمادارانی کوردستان کە ئەرکە ئیداریەکانی لە ستۆی خۆیەوە بگرێتن بۆ ئەوەی بتوانین لەو بۆنە تایبەتیانەدا بە تایبەتیش کە مەوزوعی خۆراک و گۆشتی قوربان دێتە پێشێکە ئێمە چۆن بتوانین بە تەندروستترین شێوە ئەو گۆشتە بە تایبەتیش کە ئەبێنین کە وەرزێکی گەرمە و گەرماش کاریگەری هەیە کە ئێمە لایەنە تەندروستیەکان ڕاچاو بکەین لەو هەڵمەتانەدا و خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکی کوردستانیش بکەین کە ئێمە ساڵانە هەبووە خەڵکێکی زۆر کەنیەتی جێژنی قوربانیان هەبووە چه ڕێکخراوەکان بن چ کەسایەتیەکان بن ئاسانکاریمان بۆ کردوونەکە بە شێوازێکی تەندروست و لە هەمان کاتیشدا دەستنیشانی ئەو شوێنانان بکەین کە خەڵک پێویستتر لە شوێنەکانی تر پێویستی بەو هاوکاریە هەیە. جارێکی تر سپاسی جەنابی قۆنسڵ دەکەین سپاسی مانگی سووری ئیماراتی دەکەین سپاسی هەموو ئەو کەسایەتی و دەستگانە دەکەین کە هاوکار و پشتیوانی دەستگای خێرخوازی بارزانی بوونە تەمەنا دەکەین کە هاوڵاتیانی کوردستان مسلمانانی جیهان ڕۆژانی خۆش ببەنە سەر لە جێژنی قورباندا و تەمەنا دەکەین کە خێرومەندانی کوردستان وەک چۆن هاوبەش و پشتیوانی سەرەکی دەستگای خێرخوازی بارزانی بوونە لەوەی کە بە دەستێکی پڕ لەو بۆنە پیرۆزانە لە خزمەتی هاوڵاتیانی کوردستان دابێت پاڵپشتیمان بکەن هاوکارمان بکەن هاوکاریمان بکەن بۆی بتوانین ئێمەش لە خزمەتی خەڵکی خۆشەویستی خۆمان دابین بە تایبەتیش ئەوانەی کە پێویست دەکات لەو ڕۆژەدا وەکو هەر تاکێکی تر ڕۆژێکی ئارام جێژنێکی ئارام لە ناو ماڵ و منداڵی خۆیدا بکاتەوە و بە دەستێکی پڕ لە خزمەت خانەوادەکەی دابێت. سپاستان دەکەین جەنابی قۆنسڵ ئەگەر جەنابشتان بسم الله الرحمن الرحيم. أولا أتقدم بالتهنئة بحلول طبعا عيد الأضحى المبارك، عادها الله على شعب وقيادة إقليم كردستان بالخير واليمن والبركات. طبعا دولة الإمارات العربية المتحدة ومن خلال مشاريعها بالأخص في مناسبات الأعياد ووجودها اليوم مثل ما أكد كاك موسى
رئيس تنفيذي هيئة البرزاني الخيرية على مشاريع قامت فيها دولة الإمارات من خلال الهلال الأحمر لدولة الإمارات لتقديم كسوة العيد اللي استهدفت 22,000 مستفيد طفل وطفلة في جميع مخيمات الإقليم من النازحين، من الأخوة النازحين واللاجئين. اليوم نعلن عن إطلاق حملة طبعا الأضاحي، وهي بتوجيهات طبعا سمو الشيخ حمدان بن زايد آل نهيان رئيس الهلال الأحمر لدولة الإمارات. طبعا هذه عادة سنوية بالتعاون مع هيئة البرزاني الخيرية، ونحن سعيدين جدا أن استمرار هذه الأعمال والمبادرات منذ سنوات تعكس أن دولة الإمارات العربية المتحدة حريصة على مد يد العون والمساندة لكافة الأخوة النازحين واللاجئين في العراق وبالأخص في إقليم كردستان وفي جميع دول العالم. هي رسالة طبعا تبنتها دولة الإمارات بناء على إرث الشيخ زايد بن سلطان آل نهيان طيب الله ثراه، الشيخ خليفة بن زايد آل نهيان طيب الله ثراه. اليوم قيادة دولة الإمارات مستمرة في تقديم هذا الدعم واستمراره إن شاء الله إن شاء الله إطلاق مبادرات إنمائية في المستقبل بالتعاون مع هيئة البرزاني. نتمنى كل التوفيق والسداد إن شاء الله بتأسيس أعمال إن شاء الله استراتيجية مشتركة ما بين الهلال الأحمر وما بين هيئة البرزاني الخيرية. طبعا رئيس الوزراء رئيس هيئة البرزاني الخيرية يولي اهتمام كبير معالي مسؤول البرزاني لتعزيز هذه طبعا التقديمات الإنمائية في مجالات الصحية وفي مجالات طبعا تخدم طبعا البشرية وتخدم هذه الفئة اللي أكثر حاجة من جميع الفئات الأخرى اللي متواجدة في إقليم كردستان. فجزيل الشكر نقدمه نيابة عن الهلال الأحمر دولة الإمارات لمعالي مسؤول البرزاني رئيس البرزاني خيرية، ولطبعا فريق العمل برئاسة كاك موسى اللي دائما حريص جدا على توفير كل الدعم والمساندة لجميع المؤسسات الإماراتية الخيرية العاملة في إقليم كردستان. لهم كل الشكر والتقدير لكل كافة الأطقم طبعا الفنية والبشرية المتوفرة اللي تقدمها طبعا مؤسسة برزاني وتدعم من خلالها اللي هو طبعا جهود دولة الإمارات في تقديم يد العون للأخوة النازحين واللاجئين وطبعا وجميع الفئات اللي تستهدفها هيئة الهلال الأحمر لدولة الإمارات. شكرا لتواجدكم والسلام عليكم. نەوەکو ئاماژەمان پێدایەمە ساڵانە لە هەموو شوێنەکان دەکەین بە تایبەتی ئاوارە و پەنابەران هەرچی کەمپی ئاوارە و پەنابەران هەیە لە سەرتاسەری کوردستان سوودمەند دەبن. تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی بە ئامادەبوونی جەنابی قۆنسڵ پێرێ لە سلێمانی بوون و چالاکیە لەوێش پێشکەش کراوە و دیسان بۆ جێژنی قوربان لە شاری کەرکووک هەڵمەتێکی بەرفرەوان هەیە جگە لە کەمپەکان چکۆی مازانین کەمپ لەوێ نەماوە بەڵام لە دەست نیشانکردنی گەڕەکە هەژارەکان لە کەرکووکیش هەیە و لە شارەکان تری کوردستانیش هەیە. بەڵێ بە تەکید ئەوەی کە لە ناو کەمپەکاندا هەیە ئەوەی کە لە بەردەستی ئێمەدا هەبوو وەکو ئاماژەم پێدا لە سلێمانی کە هەردوو کەمپی باریکە و کەمپی عربەت دوێنێ هاوکاری جلوبەرگیان تێدادا بەش کراوە بە ئامادەبوونی پێرێ بە جەنابی قۆنسڵ و تیمی دەستگای خێرخوازی بارزانی لە کەرکووک ئێمە کەمپمان نەماوە. ئێمە لە کوردستاندا 35 کەمپ هەیە کە دابەش بوونە لە هەر سێ پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک و دیسان لە ئیدارەی گەرمیانیش ئێمە دوو کەمپمان هەیە وەکو ئاماژەم پێدا سەرجەمیان 35 کەمپن کە هێشتا هەن لە هەرێمی کوردستان و هێشتا نزیکەی 1 ملیۆن ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستاندا هەیە. بەڵام وەک هەمیشە چالاکیەکانی ئێمە کە بە هاوبەشی دەکرێت لەگەڵ وڵاتانی هاری کاری بەخش لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکاندا تەنها بۆ ئاوارە و پەنابەران نییە بەڵکو دەستنیشانکردنی ئەو
گەڕەکانش لە لای ئێمەوە لە لای تیمەکانی ئێمە بە هاومەهەنگی لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت کە پەیوەنددارن بە ڕەوشی خەڵکی هەژار و کەم دەرامەت ئەو کەیسانە دەستنیشان دەکرێت و ئێمە بە هەماهەنگی ئەو هاوکاریانەی کە کۆ دەکرێتەوە بەسەر ئەوانشدا بەبەشت. خۆی دیاریکردنی داتاکە تۆزێک ئەوەیە چکوم لە میانی قسەکانشمدا ئاماژەم بەوەدا کە زۆر جار خەڵک هەیە دێن قوربانیەکەی خۆیان دێنەوەی و پێشکەشی دەستگای خێرخوازی بارزانانی دەکەن وەکو ئامانەتێک ئێمەدا بەشی دەکەین بۆیە ئەوە ئەگەر من ئامارێکی دەقیقتان بدەمێ ئەبێ دوای جێژن بێت کە ئامارەکە تا چ ڕادەیەک بووە و بزەبتش لەکوێ سوودمەند بوونە چکو تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی هەموو ئەو 4 ڕۆژە لە ئەنجامی ئیشکردندان لە سەربڕخانەکان لە کۆنتاکت لەگەڵ خەڵکی خێرۆمەند و ڕێکخراوەکانیش بۆیە ئامارەکان تاکید گۆڕانکاریان بەسەردێت بەڵام ئەوەی ئێستا لە بەردەستی ئێمەدا زیاتر لە 25,000 خێزان لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا سوودمەند دەبن و بە تاکیدیش ئەو ژمارە گۆڕانکاری زۆری بەسەردادێت چکو ئێمە ساڵانە ئەو تێبینیەمان هەبووە بینیومانە کە خەڵکێکی زۆر دێت قوربانیەکەی خۆی دێنێ و دوای سەربڕین و نیەتەکە ئیدی وەکو ئامانەتێک پێشکێشی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی دەکە و دەستگای خێرخوازی بارزانیش بە هەمانگی لەگەڵ دەستگاکانی حکوومەت لەگەڵ مختارەکان لەگەڵ لاینەکانی تر کە شارەزاییان هەیە لە دەستنیشانکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەتیان ئەو شوێنانەی کە زرورترە لە شوێنێکی تر تیمەکانی ئێمە بەلەبەر چاوگرتنی لایەنی تەندروستی سەردانی ئەو شوێنانە دەکەن و گۆشتەکەی بەسەردادا باشتە. ئاوارەکان بۆ جێبی خۆیان حکوومەتی عراقیەوە ئایا هیچ کاتێک دیاری کراوەکەەوە ئاوارانە هەرێمی کوردستان بگەڕێنەوە یا چ ڕێکارێکی دیرێتە بەر بۆ گەڕاندنەوەیە؟ ئێمە هەموو لایەکمان تەمەنای ئەوە دەکەین ئەو خۆشەویستانە بە زووترین کات بگەڕێنەوە شوێنی خۆیان و بەیانی جەنابی وەزیری ناوخۆشە بۆ تەئکیدکردنی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەبووە و ئێمەش بەردەوام ئەوەمان پێگوتونە کە ئێمە ئاسانکاریش دەکەین لە گەڕانەوەدا و هەماهەنگیشمان کردووە لەگەڵ بەتایبەتی ڕێکخراوەکانی IOM UNHCR وڵاتانی تری هاریکاری بەخش بۆ ئەوەی بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بەڵام بە تەئکید خاڵی هەرە گرنگ ئەوەیە کە وەکو ئەوەی کە لەسەر حکوومەتی عراقی بەداخەوە گران ڕاوەستا لەسەر هەرێمی کوردستان گران ڕانەوەستێ نابێ بە زۆر ئەو کەمپانەدا بخرێن ئەمە لە بنەماکانی مافی مرۆڤدایە و UNHCR زۆر تاکید لەسەر ئەم بابەتە دەکاتەوە خۆشمان باوەڕمان پێەیە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەردەوام تاکیدی لەسەر ئەم خاڵە کردوتەوە کە بێ گەڕانەوەکە ئارەزومەندانە بێت بەڵام بە تاکید هەر کەسێک کە خوازیاری گەڕانەوەیە بۆ شوێنەکانی خۆی ئاسانکاری پێشکەش دەکرێت و هاوکاریشی پێشکەش دەکرێت لەوەی کە بگەڕێتەوە شوێنی خۆی ئێمە تەمەنا دەکەین کە ساڵی ئایندە ساڵێک بێت ساڵی گەڕانەوە بێت ساڵی نەمانی کەمپەکان بێت ساڵی گەڕانەوەی ئاوارە و پەنابەران بێت بەڵام بە تاکید هەتا ئەوان لێرەن ئێمە وەکو ئەرکێک وەکو دەستگای خێرخوازی بارزانانی ئەوەی لە تواناماندا بێت لە دروستکردنی هەماهەنگی و پێشکەشکردنی هاوکاری بۆیان تەقسیری ناکەین و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەر ئەم پەیامەی هەبوو.